شانشینی یەکگرتوو یەک لەو 5 وڵاتە زلهێزەکەی جیهانە کە کاریگەری سیاسی و ئابووریان بەسەر تەواوی جیهانەوە هەیە. بێژگەلەوە شانشینی یەکگرتوو تاکو ئێستاش سەرۆکایەتی زیاتر لە 15 وڵات لە دەوڵەتانی کۆمەنوێڵز دەکات، بەڵام ئەی لە ناوخۆ بۆچی تووشی ئەم قەیرانانە بووە؟ ئەگەر تەماشاکەین سەرۆک وەزیرانی و نوێ و کابینەکەی تەنها تەمەنی 44 ڕۆژ بوو دەست لە کارکێشانەوەی خۆی ڕاگەیان. هۆکاری ئەمانە چییە؟ کەواتە سیاست لە ناو بریتانیا بەرەو چۆ دەچێت؟ لەسەران پرسە و گەلێک پرسیاری تر میوانێکمان لەگەڵدایە قسەی زیاتر دەکەین، پرسی زیاتریش دەکەن. میوانەکەمان زۆر بەڕێز بەختیار مامشێخ ئەندامی شارەوانی شاهانەی کێنزینگتن و چەلسی شارەزایی کاروباری بریتانیا ڕاستەوخۆ لە لەندەنەوە لەگەڵماندایە. کاک بەختیار شەوتان باش، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکانی کوردستان 24. دەمەوێت لە دەست لە کارکێشانەوەی لێسترس دەست پێ بکەم. بۆ خۆت دەزانی تەمەنی حکوومەتەکەی تەنها 44 ڕۆژ بوو. هۆکاری ئەمە چییە؟ بۆچی نەیتوانی ڕوبەڕووی قەیرانەکانی بریتانیا ببێتەوە؟ زۆر سوپاس، شەوتان باش، سوپاس بۆ ئێوە بۆ میوانداریتان. لە ڕاستیدا ئەوەی ئەوڕۆ ڕوویدا یەکەم جارە لە مێژووی شانشینی و یەکگرتوو ڕوودەدا. پێشی ئەوە سەرۆکێک کە بۆ بەهۆی نەخۆشی مردووە تەبانی حکوومەتەکەی 100 ڕۆژێک بووە، بەڵام یەکەم جارە ئەوە ڕوودەدا لە 44 ڕۆژ لە ماوەی 3 مانگ بۆ 4 مانگەوە دەبێت لە تا کۆتایی هەفتەی داهاتوو 3 سەرۆک وەزیرانمان دەبێت. هۆکارەکان زۆرن، بەڵام گرنگترین هۆکار بۆ ئەوەی لێسترس ناچار کرا، خۆنەی دەویست ناچار کرا وازگەین. دوێن دەیگوت من شەڕ دەکەم و تا کۆتایی و لە هەڵبژاردننی داهاتووش لێ بەمەوە، بەڵام ئەوڕۆ ناچاریان کرد کە واز بێنە، چونکە قەیرانێکی دارایی زۆر گەورەی دروست کرد. هۆکارەکەش ئەوە بوو کۆمەڵێک سیاسەتی ئامادەکرده بوو، سیاسەتی دارایی بۆ ئەوەی بەریتانیا لە قەیرانی دارایی پاش کۆڤید و شەڕی رووسیا و ئۆکرانیا نەجات بدا. ئەو پاکیجێ ئەو پێشکەشی کرد، کاردانەوەکانی ڕێک پێچەوانە بوون. پێشتر ڕوشی سوناک پێگوت بوو لە کاتی هەڵمەتی هەڵبژاردننی ناو پارتەکە کە ئەو سیاسەتانەی تۆ دەبێتە هۆی شکستی وڵاتەکەمان. زۆر باشە. کاک بەختیار هەر ئەم ڕۆژ بەڕێی ئۆپۆزیسیۆن کە بۆ خۆت دەزانی پارتی کرێکاران لەگەڵ لایبەر دیموکرات هەردووچان داوای هەڵبژاردننی پێشوەختە دەکەن. پێت وایە هەڵبژاردننی پێشوەختە چانسێک دەداتە پارتی کرێکاران جارێکی کە ئەوان بێنەوە سەردەسەڵات یاخود دەشتوانێت چارەسەری کێشەکانی بریتانیا بکات؟ ئەگەر هەڵبژاردننی پێشوەختە بکرێت دەبێت پەرلەمان دەنجی لەسەر بدا. بە دڵنیایی ئێستا ئەوڕۆ یاعین لە ماوەی هەفتەی ڕابردوو پارتی کرێکاران 35 خاڵ لە پێش پارتی پارێزگارانە، بە دڵنیایی بەتەنیایە دەیبەنەوە ئەگەر هەڵبژاردن بکرێت. بەڵام لە پەرلەمانی بریتانیا کە 650 کورسیە ئەندامی هەیە، 360یان پارێزگاران، کەمتر لە 200 پارتی کرێکارانن، ئەوەی تریشی حزبەکانی ترە. بۆیە دەبێت پارتی پارێزگاران کە 2 لە سەرسەی تقریبا 2 لە سەرسەی زیاتر لە نیوەی پەرلەمانن، ئەوان دەبێت بڕیار بدەن. ئەگە ئەندامانی پارتی پارێزگاران بڕیار نەدەن هەڵبژاردننی پێشوەختە بکەن، کەس ناتوانێت بیکاتن. بۆ پارتی پارێزگارانیش باش دەزان نەگە هەڵبژاردننی پێشوەختە بکەن بۆ ماوەیەکی زۆر باش تێک دەشکێن، بۆیە بڕوە ناکەمەوە بکەن. زۆر باشە. کاک بەختیار هەر لە دەرچوونی بریتانیا لە بریکست لە یەکێتی ئەوروپا هێواش هێواش کێشەکان بەرۆکی بریتانیایان گرت. پێت وانییە یەکێ لە هۆکارە سەرچەکان دەرچوونی بریتانیا بوو، هەڵەیەکی سیاسی استراتیژی کوشندە بوو کەوای کرد بریتانیا بێتە دەرەوە. ئەوجا نەخۆشی کۆرۆنا و دواتریش جەنجی رووسیا و ئۆکرانیا هاتە سەر. ئەو قسەیە زۆر ڕاستە. دەرچوونی بریتانیا نەک زیانێکی کوشندەی لە بریتانیادا، بەڵکو تەمەشای یەکێتی ئەوروپا بکە. دوای دەرچوونی بریتانیا چی بەسەر هات؟ بریتانیا 1 لە سەرسەی هێزی سەربازی و دارایی یەکێتی ئەوروپا بوو، 1 لە سەرسەی هێزی ئەتۆمی هەموو ئەوروپا بوو، پۆلیسی پارێزەری ئەوروپا بوو. بە دەرچوونی ئەوە یەکێتی ئەوروپا فەوتە و ئەوانەی لێسترسیان تووشی ئەو شکستە کرد هەموو تۆندڕەوەکانی ناو پارتی پارێزگاران بوون. ئەو سیاسەتانەی ئەو پێشکەشی کرد، ئەو پاکیجە هەموو داخوازی ئەوان بوو. دەرچوو دیتمان دەرەنجامەکەی چی بەسەر هات؟ بەڵێ بە دڵنیایی دەرچوونی یەکێتی ئەوروپا، چونکە جەنابتان دەدان یەکێتی ئەوروپا لە ڕووی سیاسی، لە ڕووی دەستکەوت بۆ مرۆڤایەتی گەورەترین دەستکەوتە بۆ مرۆڤایەتی، گەورەترین دەستکەوتی سیاسی بۆ مرۆڤایەتی،
کە ئەو هەموو وڵاتانەی لە دوو شاری جیهانی یەکەم خوێن یەکتریان فەردەکرد ناوێکێک کۆب بوونەوە ئەوانە هاتن پێچیاندا. باش کاک بەختیار وەکو خۆشتان گوتان ئەمە هەڵەیەکی کوشندە بوو پارتی پارێزگاران کردیان پێ دوانیە ئیتر سەرەتای پاشەکشەی پارتی پارێزگارانە ڕەنگە هەر هەڵبژاردنێک بکرێ زۆر خراپ بشکێ و پارتی کرێکاران بێنەوە سەردەسەڵات و ئەگەری ئەوەش هەیە جارێکی کە بریتانیا بچێتەوە ناوێچێتی ئەوروپا؟ ئەگەری پرسیاری یەکەمت ئەگەری ئەوەی کە پارتی کرێکاران بیباتەوە بە دڵنیایی و دەیباتەوە نەک لەبەر لەستراس چونکە ساڵێکە پێشی ئەو بۆریس جۆنسن سەرۆک بوو کۆمەڵێ درۆی کرد کۆمەڵی بەڵێن درۆیدا و ئێستاش بۆریس جۆنسن لەژێر لێکۆڵینەوەی پەرلەمانیە ئێستاش لێژنەیەک هەیە لێکۆڵنەوە داخوا بزان بۆریس جۆنسن درۆی کردووە بە ئەنقەست یان بە هەڵە نەیزانیەوە وایە ئەگەر درۆی کردبێ ئەو کاتە لە پەرلەمانیش دەردەکرد ئەمدا پەرلەمانیش نامێنێت بالمناسبە ئەوڕۆکە لە بەحری کاریبی بووگەڕایەوە دەوێت ویژێشێک بیلەوانی بێتەوە سەرۆک وەزیران چوە کاتی ڕۆژ وتی من دەگەڕێمەوە بەڵام بڕواناکەم ڕێگای پێ بدەن چونکە ئەو دەبێتە هۆی ئەوەی زیاتر پەرتەوازەیی لەناو پارتەکەی دروست بێ. باش کاک بەختیار بابێنە سەر بابەتێکیکە بۆ خۆ دەزانی ئێستا بریتانیا مەزن لە 4 کانتۆن پێکاتووە یەکێ لەوانە سکۆتلەندە تا چەند ئەم کێشە و قەیرانانی بریتانیا تەسیر لە سکۆتلەند دەکا بەردەوام ئەوان دوو جاریش ڕیفراندۆمیان ئەنجام داوە بۆ ئەوەی سربەخۆیی خۆیان ڕابگەێنن. ڕاستیەکە پێم خۆشە بۆ جەنابتان بۆ بیندەرانتان ڕوون بکەمەوە سکۆتلەندیەکان لە بریتانیەکان باشتر دەژین باری داراییان باشترە خوێنکارێکی سکۆتلەندی قوتابیێکی سکۆتلەندی کە دەچێتە زانکۆ پێویستی بۆ نییە زانکۆ بۆ ئەو بەلاشە کەچی لە هەموو شوێنەکانی تری بەریتانیا قوتابی یان خوێنکار دەبێت بچی پارە قەرز بکەو یان خۆی پارێزان کۆ بدە هەر تاکێکی سکۆتلەندی ساڵانە 2000 پاوەند زیاتر ئیسفادە دەکات لە دەوڵەت و لە هەر کاسێک دێکە لە سەرتاسەری وڵات 2000 پاوەند کەمترە سەرەڕای ئەوەش خواستی سربەخۆییان هەیە کاریگەری بازار ئەو سیاسەتەی پاکجەی کە لێسترس پێشکەشی کرد وی کرد بەهای پاوەند زۆر دابەزێ ڕێژەی هەڵاوسان زۆر بەرز بێتەوە قەرزی دەرەکی زیاد بێ ڕۆژانە حکوومەتە قەرز زیاد زۆر باشە وی کرد شەڵەژ بازارەکە تێکچوو لەبەر ئەوە یعنی ئەگەر جارێکی تر ئێساش خلەسەوە دەکەن سکۆتیەکان دانوێ ڕیفراندۆمێکی تر بکەن بەڵام لێرە کاتی خۆی کە ریفراندۆمی 2015 کرا بە بڕیارێک بە یاسایەک لە پەرلەمانی وەستمینستەر لە پەرلەمانی بریتانیا دەرچوو حکوومەتی داهاتوو چل پارتی کرێکاران چ پارتی پارێزگاران بڕواناکەم جارشکە ڕێگە بۆ بدەن. زۆر باشە زۆر بەڕێز بەختیار مامشەیە خەندامی شارەوانی شاهانەی کەنزینگتن و چەلسی و شارەزای کاروباری بریتانیا ڕاستەخۆ لە لەندەنەوە لەگەڵمان بووی گەلێک سوپاس بۆ ئێوە شەوتان باش. سوپاس بۆ جەنابتان.